فەرموو. من لسه زنتان أبي بروم وراك تاخذ وراك بخير بيه وراك بخير بيه وراك تسكر لا خذ بخير أو ذاك الجو يا الله بخير بيك سپاسەکەم. بۆچی متانبان کردو بێرە؟ چییە؟ دیسانەتەوێ پاڕێتەوە؟ یاوە تێکەوە بپاڕێنەوە؟ نەخێر کچی خۆم نەخێر ئەو زارێ ئێمەی دەپاڕێنەوە بگەڕێتەوە کاک دێر کوڕەشی زۆر بە توانە و زیرێک دەرچوو وای مەبینە ئەو ژیانی منی وێران کرد. 3 ساڵە دەستی نەسیبەم نەکرد. منیتر بێزار بووم لەو. لە هیچ شوێنێ جێ نابێتەوە. ئەچێ بۆ هەر ئیشەک 2 ڕۆژ ناخایەنە دەرەکرێت. ئێمە ژیانێکمان بۆ خۆمان دروستە کرد. ئێمە بەتەمامی هاوسەرگیری بکەین سەری ساڵ. ئەو هەموو شتێکی تێگا. ئێمە بەتەمامی ماڵ دانین. کچی خۆم هیچ دڵخۆشی ماکە. درێ کوڕێکی زۆر باش و بەڕێزە. لە هەموو شوێنێک جێ دەبێتەوە. بەڵام کە جێ نەبووە خەتای ئێمە بوو. ئەمە جێمان ڕانەبێت. ئەمە وەکو چایەتێک تەماشامان کرد. بەڵام ئێستا ئەو جوانترین و باشترین راپۆرتی پێشکەش کردیە. بەڕاستی هە لەسەر ئەساسی ئەو راپۆرتەوە من ئەلێنەوە بڕیارمدا لە کۆمپانیاکەم ئیش بکە لەگەڵ من بە پلەکی زۆر باشش. ئێوە شایانی زۆر لەوەی گەورەترن. شایانی زۆر لەوەی باشترن. تۆش بەتەمای پێمان ڕابێریت. نەخێر ئەم پێتان ڕانابێرم. بۆ بە ئێوە ڕابێرم. ئێوە کەسی بەڕاستی بەتوانان بە تایبەتی کاک دلێر. تۆش بڕیارمدا لێرەوە ئیشی بکەیت. شوێنی خۆت بەجێ بێنی. باش نییە؟ کاک دلێر ڕاستی ئەمن دەمەوێت خەرەبۆی ناخۆشەکانی پێش ئێستا لێ بکەمەوە. دەبی زەواز بکەن. مەسرەفیشتان هەم عادی. باشە؟ جوانترین خەڵاتیش مامۆستا کە لۆم داناینا خانێکی زیادم هەیە لە ناو دەژین حتا ئەمن ماڵ بەبێ بەرامە. لەوە زیاد ببین خۆتان تون مەکەن. ژیان ئاوایە ئینسان نازانی زۆر جار باشە و خراپە دەچێیانی زۆر جار ئیشەک دەکات خراپە بەڵام لەوە نییە نەتیجەی باش دەبچی. ژنیان بەخوا زۆرم خۆش دەوێت زۆر بەخوا زۆرم خۆش دەوێت. شکست کۆتایی ڕێگە نییە فێرت دەکا تامی سەرکەوتن بچێژیت ئەگەر شکست نەبێت تامی سەرکەوتن نازانیت لە هەر شوێنێکە ئازارت چەشت برینداریان کردیت بێئومێد مەبە ئەوە یەزدان تاقیت دەکاتەوە ئەگەر هەموو ڕێگاکان داخرابن ئارام بگرە خوای گەورە بەتەنیا جێمان ناهێڵێت خدا کە ئینسانێکی گەورە کرد بە عەبد بچووک نابێتەوە بۆیە خۆڕاگر بە لە دوای هەموو ناخۆشیەک خۆشیەکان دەست پێ دەکات ئەگەر کەس لە دەور و پشتت نەما تۆ هەر هەوڵدە و مەوەستە یەزدان بەبێ بەرژەوەندی پشت و پەناتانە